هەر جۆرە پەینێکی کیمیایی لە بازاڕەکانی جیهاندا هەبێت لە هەولێری پایتەختیش دەست دەکەوێت. 180 بیانیە و ئەوەی دیکەشی بەرهەمی کارگەکانی خۆمانە. شەڕی ئۆکرانیا و رووسیا و ئێستاش جەنگی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران نرخی پەینی کیمیایی لە 125 بۆ 130 بەرز کردوتەوە، لەگەڵەوەشدا کە هاوردەکردنیش کەم بۆتەوە. بەڵام کۆگا و بازاڕەکانی هەرێمی کوردستان هێشتا پڕن لە هەموو زۆرەکانی پەینی کشت و کاڵی، چ ئۆرگانی بێت یان کیمیایی. ئەو کۆگایانێکە تێیدا بەشی 3 مانگ هەتا 4 مانگ ئێستا بەردەستە. ئیبراهیم خەلیل دێتن زۆر بە ئاسانیش دێ لە وڵاتی تورکیای، پێشترش لە ئێرانیش دەهات، بەس ئێستا ئێران نایەت نەبەرەوەی لە بۆی ئەو جەنگەی ئەوەی تر لە تورکیای هەموو وەختێک دێتن. مەسەڵەن ئێستا لەوە دابی ئوردنیە پێشتر بە ملیۆنێک و 300 بوو، 325 بوو، 300 بوو، ئێستا 100,000 گایتە سەری بوونێ و گرانبوونەی. دووەمیش ئەو یۆریایە ئیرانیە، ئەو پێشتر ئەرزان بوو، تقریبا دەوری $500 بوو، ئێستا بوویتە $570 $80 لەبەر ئەو وەزعی کە جەنگ. ئەوەی لەبەر لە ناوخۆش بەرهەم دێت ئەوە گران نەبوو، ئەوە مەسەڵەن پێشتر بە 650,000 بوو، هەر لەبەرەوەی ئێستا بخۆ دەزانی غاز گران بووە، مەسەڵەن 300,000 شایەتە سەر گران بۆ بووتە 680,000 690,000 ئەوە گران بووە. لە هەرێمی کوردستان 8 کارگەی بچووک مام ناوەند و گەورەی بەرهەمهێنانی پەینی کیمیایی هەن. وەزارەتی کشت و کاڵیش پلانی هەیە وا لەم کارگانە بکات بەرهەمی ڕۆژانەیان زیاد بکەن بۆ ئەوەی ئەو کەلێنە پڕ بکاتەوە کە بەهۆی کەمبوونەوەی هاوردەکردنەوە دروست بووە. بابەتی نەقلی بەروبوومە کشت و کاڵیەکان ئاگادارن ئێوە کە چەندە گرفتی گەورەی دروست کردووە لە سەرتاسەری دنیادا و ئێمەش وەکو هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە گرفتمان بۆ دروست بووەوە تەئسیری کردوتە سەر بەرزبوونەوەی نرخ لە ڕێژەی ئینتاجکردنی ئەو بەرهەمانەدا بەڕاستی هێشتا هاوردەکارێکی سەرەچین. ئێمە وەکو وەزارەت کارمان کردووە و استراتیژێکمان بەکارهێناوە کە پەرە بە کارگە بچووک و مام ناوەندەکان بدەین. ئەو پەڕی تەسهیلاتمان کردووە، بەڵام بۆ ئەوی کە بتوانین تەختەی بازاڕی خۆمان و تەنانەت عێراقیش بکەین پێویستمان بە دامەزرانی کارگەی گەورەیەوە، پێویستمان بە سەرمایی زۆرە کە ئەمە کۆمپانیا گەورەکانی هەرێمی کوردستان دەتوانن بیکەن. ئەمە کارگەیەکی پەینی کشت و کاڵیە و ماوەی ساڵێکە دەستی بەکار کردووە. کارگەی پلانت ئینێرجی کەوتۆتە بناری سیای کێوەڕەشیڕانیە لەو شوێنەی کە دەریاچەی دوکان ڕوبەرێکی زۆری زەوی کشت و کاڵی ئاو دەدات و زووتیارانی ناوچەکەش بەردەوام خەریکی چاندنی دەغڵودان و بەرهەمی کشت و کاڵین. کارگا لەسەر ڕوبەری 5,000 مەتر دووجاو بە بڕی $16 ملیۆن دروستکراوە. پەینی دەنکۆڵە، پاودەر و شل بەرهەمدێنن لەگەڵ دەرمانی قڕکەری کشت و کاڵی وەکو گژوجیا، مێر و کوژ و کەڕ و کوش. 63 کەس لە کارگەکەدا کار دەکەن و ڕۆژانە 9.8 تۆن لە 6 جۆری پەینی کشت و کاڵی، 22 تۆن پاودەر، 18.2 تۆن پەینی شل، 82 لیتر قڕکەری گژوجیا، 23 تۆن مێر و کوژ و 5 تۆن قڕکەری گرانۆڵ بەرهەمدەهێنن. تاکە کارگەی عێراق و باشووری کوردستانە لە یەک کاتدا 3 جۆر پەینی کشت و کاڵی بە هەردوو جۆری کیمیایی و ئۆرگانی و 3 جۆر بەرهەمی قڕکەر دروست دەکەن. کۆی بەرهەمی ساڵانەیان نزیکەی 25 ملیۆن تۆنە و بە نرخی ئێستای بازار دەکاتە 186 ملیۆن دۆلار.
باوکو باپیرانی خاوەنی کارگا زووتیاری گوندی گرجانیڕانیە بوونە. کاتێک مەحەمەد لە کۆلێژی کشت و کاڵ دەیخوێن دەستی کرد بە بازرگانی کردنی هێنانی پەینی کیمیایی و دەرمانی قڕکرد. دواتر ماستەر و دکتۆرای لە کشت و کاڵدا خوێند و ئینجا دەستی بە دروستکردنی ئەم کارگەیە کرد. هیداەتی کە دەستمان پێکرد بەو کارگەیە لە دەبەیەکی سەدەتیەوە دەستمان پێکرد لە شوێنێکی بچووک لەبەرەوەی خولیای خۆمان بوو. ماوەی 5 ساڵ خەڵیشی دەرهێنانی مۆڵەتەکەی بووین بەڕاستی مادووبوونێکی زۆرمان پێوە کرد. لەگەڵ ئەوەشدا ئێمە توانیمان هەمان ئەو شەریکی کە پێشتر موادمان بە ئامادەی لێدەهینا قەناعەتیان پێم بیان هینی ئێرە. ئیندوگۆڵفی هندی و کۆمپانیای ئەلبورز بەهسەمی ئێرانی ئەو دوو کۆمپانیای هەردووچیان دەمێکە بۆ خۆیان هاوبەشیان هەیە هەردوو شەراکەتیان هەیە لە بینی هند و ئێراندا تەڕەفی سێم ئێمەین. بۆ بەرهەمهێنانی زۆرەکانی پەینی کشت و کاڵی سەدا چلی مادەی خاو لە ناوخۆدا بین دەکەن کە پێک دێت لە پاشماوەی پەلەوەرخانەکان، پاشماوەی ئاژەڵ و زۆرێک لە خاچی نەرمی چیاکان. مادە خامەکانی تریش وەک نایترۆجین لە ئێران، پۆتاسیۆم لە ڕووسیا و سۆڵفاتی ئەمۆنیۆم لە چینەوە هاوردە دەکەن. گۆگرد و فۆسفات کە لە عێراقدا زۆرە بەڵام نایدن بە کارگەکانی هەرێمی کوردستان، بۆیە بە ناچاری لە مەسەر، سعودیا و تورکمانستان دەیکڕن. کاتێک بیانەوێت هەر زۆرە پەینێکی کیمیایی یان دەرمانێکی قڕکەری کشت و کاڵی بەرهەم بهێنن، سەرەتا نمونەیەک لە تێکەڵەی مادەکان دروست دەکەن بۆ تاقیگا. خاتون بەردا هەموو شتێک نمونەی ئەماوەرەگرن بۆ تاقیگەوە نییە؟ نمونونەکە دەبین لە تاقیگا تستی بۆ دەکەین بۆی بزانانی کە ئایا ئەم بەرهەمێکە دروستمان کردووە 100% نەتیجەی 100%مان دەدات یا خۆنا. ئامانجیان ئەوەیە بەرهەمێکی کوالێتی بەرز و کاریگەر بۆ کشت و کاڵ دروست بکەن. خاتونەما تاقیگەکەیە؟ بەڵێ ئەمە تاقیگەکەمانە. پێشکەوتترین تاقیگەیە لەبەرەوەی پێشکەوتترین ئامێر بەکاردێنرە بۆ تێستی بەرهەمەکانمان. ئەو ڕزەڵتانەی لەو ئامێرانە دەستمان دەکەوێت دقیقترین ڕزەڵتە کە تەحدای هەموو تاقیگەکانی کوردستان و دەرەوەی کوردستانیش دەکەین. گۆڕانکاریەکی زۆر لە بڕوو تێکەڵەکردنی مادە خامەکاندا دەکەن تاوەکو تاقیگە و کوالێتی کۆنتڕۆڵ پێی ڕازی دەبن و دەڵێن بەرهەمێکی نایابە. پشکنینی pH بۆ دەکەین، پشکنینی سۆڵەوڵەتی بۆ دەکەین، توانەوەی بۆ دەکەین و ئلیمنتەکانیشی بۆ دەکەین واتە ئەو پێکهاتانەی کە تێداتی. هەمیشە ئەو بەرهەمەی دروستی دەکەن لەگەڵ چەند زۆرێک بەرهەمێکی هاوردەدا بەراورد دەکەن. لەبەر هەمووی خۆمانی و ناوخۆیەکەی پێچەکەمان کرد سۆڵبڵتیەکەشمان کرد لە پێچەکەشدا دەرکەوت کە ڕێژەکەی زۆر مناسیبە و دقیقە و ڕزەڵتێکی باشمان دەستکەوتووە. بەڵام بەرهەمە بیانەکان ئەوە لە پاکێجەکانیان ڕێژەیەکی زۆر لە نایترۆزین و لە کلۆر و لە pH دەنووسن، بڵێن pHێکی زۆر دەنووسن کە خاک بە ئەسید بە کلۆر بە خوێ زۆر زیانی پێدەکات. ئەمان لە پاکێجەکانیان کلۆر و
ئەسیدەکە و خۆیەکەی بە ڕێژەیەکی سفردادەنن بۆ ئەوی کە جوتیار پێی بخەڵێتێ و نەزانێت کە ئەمەی تێدایە بەڵام کە تێستی بۆ دەکەین لە ئەنجامەکانماندا ڕێژەیەکی زۆر دەدەچێ و هەروەها لە پاکیزەکانیان بڕێکی زۆر لە نایترۆزین و پۆتاسیۆم یعنی ئێستا ئەم بەرهەمە خۆماڵی با لە تاقیگەی ئێوە دەرناچوو نەخێر بە هیچ شێوەیەک لەبەر ئەوەی ئەمان فێڵ لە جوتیار دەکەن ڕێژەیەکی زۆر لە پۆتاسیۆم لە نایترۆزین دادێنێن بۆ ئەوی کە جوتیار بیکڕێت و بڵێت کە بەڵام ئەوە خۆماڵیەکە چی لەسەر زەرفەکە نووسرا بێگومان بە هەمان شێوە دقیقترین ڕزڵت و ئەنجامی بۆ دەنووسین بۆ ئەوی کە هەم جوتیار سوودی پێ بگات و هەم ئێمەش ئیشەکەمان بە حەڵاڵی بە باشی بکەین. کاتێک تاقیگە ڕەزامەندی دەداتە ستافی بەرهەمهێنان ئیتر کارە گەورەکە دەست پێ دەکات. لە هەموو دنیادا گرنگی بە سەمادی ئۆرگانی بدرێ جایەکێک لەو سەمادانی کە لە کاریەکەی ئێمە تعبیە دەکرێت یعنی لە چیز دەنگرێت و بەرهەم دەندرێ سەمادی کریستال گۆڵد یان هیومیک ئەسید سەمادی ئۆرگانی یەکێکە لەو سەمادانی کەوا ژینگە پیس ناکە دۆستی ژینگەیە یعنی دەبێتە هۆی زیاترنی بەرهەمهێنان لە ڕووی ئینتاجی و غلەی دۆنم بڕشتی دۆنم زیاتر دەکات. ئەمە یەکێکە لەو سیفەتە باشانەی کە لە سەمادی ئۆرگانیکیدا هەیە هەروەها هەرچی زیندەوەرە وربینەکانی ناو خاک هەیە تەشجیعیان دەکا و نەشاط و چالاکیان دەکا بۆ ئەوەی کاری خۆیان بکەن لەسەر سەبات بۆ ئەوەی ڕووەک بتوانێت ڕێگەکانی ئەم سەمادە بە جوانی هەڵبمژێت و بیرا بە سەرەوە. لە هەردوو بواری پەینی کیمیایی و ئۆرگانی هەموو مادە قڕکەرەکاندا هەم بە ئامێری سەردەمیانە و هەم بە پێی نوێترین ستانداردەکانی جیهان لەم کارگەیەدا کار دەکرێت. ئەو جیازانەی کە دیێرەدا هەمانن جیازی داینامیلە، جیازی پێرمیلە، جیازی هێمۆژینایزێرە. طبعاً ئەم جیازە داینامیلە لەگەڵ ئەم جیازە پێرمیلە هەمان یەک کاریەکەن بەزەوە زۆر پێشکەوتوترە ئەوە کە ئیش بکات لە یەک ساعتدا چوارقاتی ئەوە ئیش دەکات. هەموو ئەوانەی لە دنیادا ئەوانە ئاخیر بەڵێ. مادە کیمیایی و ئۆرگانیەکان شێوازی پاکەتکردن و پاراستنیان جیاوازە بۆیە شیسە و دەبەی تایبەت بە خۆیان دروست دەکرێت. بڵەکان بڵێ هەریفیەکە و تایبەتە بە موادێکەوە دەستگەکانمان بە سێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی لەسەر نووسراوە و بۆ ڕێنمایی جوتیارە بەڕێزەکان پێش بەکارهێنانیان ڕێنمایەکانیان دەخوێنەوە جا دواتر بەکاردێنن بۆ زراعات و کشت و کاڵیەکان هەر دەبە و بڵێ تایبەتە بە موادەکە و موادەکانمان تایبەتن بڵێ دروستکراوی لەسەر ئاسی جیهانیدا لەلای ئێمەش لە ستانداردی جیهانی بڵێ جیازەکانمان لە کار دەکەن هەمووان ئەم بوتڵەکانیش و نەوعی کارتۆنەکانیش تایبەتن بە کارگەکانی خۆمانەوە. ئەگە بتڵەکە تایبەت بە خۆی نەبێت تێکی دەدات یا دەقوڵپێت یا بای دەکات هەڵدەنووسێت. ناوی بەرهەمەکەی نووسراوە، پرۆداکشنەکەی نووسراوە، ئیکسپایرەکەی نووسراوە بە چنانبێڕشی لەسەرە بۆەوەی کە دواتر نەتوان تەزویری لەسەر بکەن ناکرێت بە هیچ شێوەیەک ئەمە بەرهەمی کوردستانە ناسیەوە. بەڵێ بە تاکید لە هەر شوێنێکی بێ لە هەر جگایەکی بێت بەپێی بە چلەمبڕەکەی ئەمە دەیناسینەوە کە بەرهەمی خۆمان. بازار لە هەر چواروەرزدا پێویستی بەم بەرهەمانە هەیە بۆیەش ڕۆژانە دەنێردرێنە بازارەکان. بەرهەمەکانمان بەپێی پێویستی دەنێرین بۆ شارەکانی
کوردستان و عراق جگە لە شاری هەولێر و دهۆک بەداخەوە لە کاتێکدا مۆڵەتەکەی ئێمە مۆڵەتێکە کە لە بەڕێوەبەراتی گشتی پەرەپێدانی پیشسازی دەرچووە نەمانتوانیوە هەتا ئێستا بەرهەمەکانمان بە شێوەیەکی ڕسمی بەرین بۆ لە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕینەوە بگوازینەوە بۆ شارەکانی هەولێر و دهۆک. بازارەکانی هەرێمی کوردستان پڕن لە پەینی کیمیایی و ئۆرگانی قڕکەری زۆربەی وڵاتانی جیهان لەسەر هەندێک ڕەفا بەرهەمی خۆماڵیش دانراون بەڵام ژمارەیان کەمە و فرۆشیشیان باشە. ژمارەی کارگەکان دەتوانین بڵێن لێرە بەرهەمی ناوخۆمان زۆر کەمە ئەوەی کە هەیە بەشێکی هەرە زۆری لە سڵانەوەت بەرەوسەرەوەی بەرهەمی دەرەچیە. ئەگەر بەرهەمی خۆماڵی زۆربی ئەتوانی جێگرەوەی بەرهەمە بیانیەکە بێت بەدڵنیایی بەشێک لە بەرهەمی ناخۆ خۆشببختانە ئێستا ئێمە لێرەك لە کارگەیەکمان هەیە کارگەی پلاندی نەرجی جێ دڵخۆشیە بەشێک لە بەرهەمی پەینی کیمیاییان هەیە کە خۆشببختانە مکۆڵی جێ بەشێک لە سەمادەکانی وڵاتانی تری گرتوێتەوە و ینی زووتار لێی ڕازین کە دڵنیایی بەشێک لە بەرهەمەکان لە نرخ چۆن نە شێڕشەی نرخیان بەڵێ زۆر جار لە نرخیشدا کەمترە و دەتوانێت نافەسەی نرخی بەرهەمەکانی دەرەوە بکە بەرهێنەر هانەدەی بۆەوەی کارگەی ئاوا دروست بکەن و جێ ئەو بەرهەمە بیانیانە بگرێتەوە کەسانەکەن کە نیەتیان هەیەەوە دڵخۆشین بەوەی کە کارگەی لەو بابەتاندا بمەزرێن ئەو پارە لە ناو خۆی هەرێمی کوردستان لە خۆی وڵاتدا تەداول بکرێ. ئەو زووتیارانەی 2-3 ساڵە بەرهەمی ناوخۆ بەکاردێنن لێ ڕازین. لە بیتوێن و پشدەرێ پرسیارم کرد کە زووتارێکی نمونەیی مەوێت بۆم باسی بەرهەمی خۆماڵی بکە بە تایبەت لە پەینی کیمیاوی قڕکەرەکان گوتیان بڕۆ لای کاک بڕیاری بۆ خۆمان دەزانی میلەتێکین دوژمنمان زۆرە و دۆستمان کەمە یعنی زۆر ئەو ماوادانی کە دێنە ناوەخۆ ڕاستە ئیسیفادەیەکیان هەیە بەڵام کۆمەڵێک شتی زیان بەخشی دروست دەکەن بەڵام تقریبا 2 ساڵە ئەو ماوادانە کە بەکاردێنین سوپاس بۆ خی گەورە و دەستی خاوەنەکەشی خۆش بێت بەڕاستی پرۆژەیەکی باشە و ماوادەکانی زۆر کاریگەر کیمیاوی لە قڕکەر لە پەینی کیمیاوی و لە قڕکەر ئێستا بۆ نمونە ئەگەر باسی ئەو پەینە کیمیایی بکەم ئەوەیان ئەوە سەمادی ماسی پێدەگوترێ ئەمن بۆ خۆم بەکاری دێنم بۆ مەشتل بەکاری دێنم و بۆ داری نەمامی ساواش بەکاری دێنم بەڕاستی دەتوانم بڵێم منافەسەی کۆمپانیا عالەمیەکان دەکەن. ڕێگە نادرێت پەینی کشت و کاڵی کارگەکانی هەولێر ببردرێتە سنووری سلێمانی بە هەمان شێوەش هی سلێمانی بۆ هەولێر ناهێنرێت لە کاتێکدا هەردووچان مۆڵەتی فەرمی حکومەتی هەرێمی کوردستانیان هەیە. زۆر جارگلەی دەکەین کە حکوومەتی عراق ڕێگری لە ڕۆشتنی بەربوومە کشت و کاڵیەکانمان دەکات بۆ ناوەڕاست و خواروی عراق کە خۆتان دەزانن ئەمە زۆر جار لێکەوتە سیاسیەکان تەسیراتیان لەسەر ڕێکارە ئیداریەکانی و شکارگیڕەکان دەبێت لەگەڵ یەکتریدا بەڵام لە هەموو حاڵەتێکدا ئێمە دەکرێت بڵین ئێمە هەرێمێکین لە چوارچەوەی عێراقدا و زۆر جار تەشەنوجە سیاسیەکان تەسیرات لەسەر پەیوەندیەکانمان دادەنێ بەڵام بەداخەوە لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەم دیاردەیە بە بەردەوامی کێشە و گرفتی زۆری بۆ بەروبوومی جوتیارانی ئێمە دروست کردووە بە تەنانەت لە نێوان پارێزگاکانی سنووری سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان لەگەڵ پارێزگای هەولێر و دهۆک گواستنەوەی بەروبوومەکان ئاستەنج و گرفتی زۆر گەورەی تێدایە هەرچەندە من خۆم وەکو وەزیر بە بەردەوامی لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ پارێزگارەکان یعنی لە پەیوەندی بەردەوامدان بۆ ئەوی کە ئێمە ئەو ڕێگریانە لا ببین ئەمە بەڕاستی یەکێکە لە گرفتە سەرەکیەکان من وەکو وەزیرێک یعنی بە ئاشکرا دەیڵێم ئەمە
جێگەی نیگەرانیەکی گەورەی ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ ناکرێت ئەو بەرهەمانەی کە ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ تەئیدیان پێدەدەین کە ئەمانە بە 100% بەرهەمی ناوخۆین کارگەی ناوخۆی خۆمانە پرۆژەی ناوخۆی خۆمانە ناکرێت لە پارێزگایەکەەوە بۆ پارێزگایکی تری ناوخۆی هەرێمی کوردستان ڕێگری لێ بکرێ ئومێد دەکەم ئەمانە بتوانرێت چارەسەر بکرێن. تاوەکو ئێستاش ئامارێکی ورد نییە کە ساڵانە چەند تۆن و بە چەند پارە پەینی شیمیایی لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا دەفرۆشرێت. Made in Kurdistan بە سپۆنسەری کاڤین فارم